ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê vedibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. با جوانترین سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان بەخێر. جۆگرانی بەڕێزکە ئەم بەرنمەیە لە ڕادیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا بڵاو دەبێتەوە لە هەمان کات لەسەر سەتەلایتیش دیمەنی ئێمە دەبینن. ئەمڕۆ جێژنی لەدایکبوونی حەزرەتی عیسای مەسیحا جێژنێکی یەکجار زۆر پیرۆزە بۆ مەسیحیەکان. ئەم جێژنە لە مەسیحیەکانی هەرێمی کوردستانی عێراقوە لە مەسیحیەکانی سەرانسەری جیهان بە عێراقەوەش پیرۆز دەکەین. بابەتی ئەو هەفتەیەشمان بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان بار و گوزەرانی مەسیحیەکانی عێراقا بە کوردستانەوە مەسەلەی تەبایی و پێکەوە ژیان نێوان پێکات و ئاینە جیاجیاکانە و هەروەها بەداخەوە هەر لەمڕۆ کە مەسیحیەکان ئەم جێژنە دەگرن دیسان بوون بە ئامانجی هێرشە کوشندەکانی ئەلقاعیدە و یاخیبوانی تر بە تایبەتی لە بەغدا لە دوو تەقینەوەی جیاوازکەن مەسیحیەکان کراون بە ئامانج بەدەیان کەس کوژراون و بریندارن تا ماوەیەکی کورت پەیامنێرمان لە بەغدا راپۆرتی نوێمان لەو بارەوە دەداتێ. بۆ بەرنامەی ئەمڕۆ میواندارەتی دوو کەسایەتی مەسیحی دەکەین. یونادم کەننا مەسیحی لە پەرلەمانی عێراق نوێنەری مەسیحیەکانە لە پەرلەمانی عێراق و هەروەها ئەکەد مراد نووسەر و ڕۆژنامانە لەگەڵماندا دەبیتن. بەڕێزەکەت مراد ئەم کاتت باش. بەڕێزەکەت مراد دەنگی ئێمە گوێ لێیە؟ بەڕێز یۆنادم کەنا جەنابەت دەنگی ئێمەتان گوێ لێیە؟ بەڵێ زۆر سپاسی جەنابەت دەکەم. دیارە دەگەڵ دەرهێنەری بەرنامە قسە دەکەم کە لە لاوە قسە دەگەڵ بەڕێزەکەت مراد کابزانی گرفتەکەمان بۆ چارەسەر بکات. بەڕێز یۆنادم کەنا دەکرێت جەنابەت باس بکەی وەکو کەسایەتێکی ناسراوی مەسیحیەکان لە عێراق ئەم ڕۆژە بۆ جەنابەت چ مانایەکی هەیە و بە چ شێوەیەکەوە ئەم جەژنە دەگرن؟ پێشەشی جژنی لەدایکبوونی حەزرەتی عیسایە نەبی و سەلام نەبی و المەحەبە ئێمە ینی زۆر خۆشحاڵین. پێشەکی دەمەوەی پیرۆزبایی لە گشت مەسیحیەکانی جیهان و مەسیحیەکانی عێراق و هەرێمی کوردستان دەکەم. ئومیدوارین کە ساڵی داهات و ساڵی نوێ ساڵی بەرقەراربوونی ئاشتی بێ، ساڵی برایەتی و پێکەوە ژیان بێ، ساڵی تەساڵح و تەسامح بێ ئینشاءالله. ئەم جژنا فعلا يعني مبادئ عيسى حضرتي عيسى أمبوا كمحبة وتسامح وصلح وسلام. أما يا بيغامي حضرتي عيسى تمنى دكين يعني دوري خوي أم رسالة دوري خوي ببيني بو تطهير النفوس بلين بو برايتي بو تسامح وبرقرار بوني عاشتي ولاد دولة منطقة ده. بەڵێ لە دوای بەتایبەتی پێم خۆش بسرنج بدەینە سەرباری مەسیحیەکان لە دوای 2003 کە ڕژێمی دیکتاتۆری عێراق ڕوخێنرا و خەڵکەکە چەندین جار هەڵبژاردنیان کردووە. پێم خۆش بوو جەنابەت باسی بار و گوزەرانی مەسیحیەکان بکەی. ئەوان چۆن لەو پەیامە تێگەشتونە یان چۆن پەیامی ئاشتی لەلایەن وەرگیراوە بۆ خۆتان دەزانن کە زۆر جاران کراون بە ئامانجی هێرشی تونڕەوان و تێروریستان. لەو بارەیەوە چ دەفەرمووی؟ ژمارەی زۆرشیان ڕویان دە هەرێمی کوردستان کردو، بەڵام ئێستا مەترسیەوە هەیە کە ئەوانە بیان هەوێتن ڕوودا دەرەوەی عێراق بکەن و بەو شێوەیە لە ژمارەیان کەم ببێتەوە. پێشەکی لەوانەیە يعني وضعی وڵات طبعا تأثیرەکە لە هەموو کەسێکە کە وضعی وڵات ئاشتی و ئەمنیەت بێ بۆ ئێمەش باشە، بۆ هەموو کەسێکش باشە کە وضع ناستقرار بێ، وضع يعني بەم شێوە بێ کە ئەمن و ئاسایش نەبێ بەتاکیدەوە لەسەر هەموو کەسێک تەسیری کردیە بەتایبەتی لەسەر مکەونی مەسیحی زیاتر لەوانەیە زیاتر لە ئەوانی تر. بەڵام ئێمە هەرچەندە ئەو وەضع نالەبار هاتووەتە پێش، بەڵام وەکو سیاست و سیاسیەن وەکو دستوریەن ئەتوانم بڵێم ئەم مەرحەلەیە على الأقل لە دستوری عێراق اعترافی کردیە بەو مکەونە بە حقوقی ئەو مکەونە وەکو دیانەت وەکو کەڵچەر و زمان وەکو حقوقی سیاسی وەکو شەراکەت. زمانی سەدام فقط خزمەتکار قبول کراوبین لە وڵات، بەڵام ئەمڕۆ لا وزارەتی بەغاین 8 پەرلەمانتار و 3 کەس بە دەرەجەی وەزیری بی ئەو لەگەڵ محکەمەی اتحادی و لەگەڵ وەقفی دیاناتی مەسیحی و ئەزیدی و سابی ئەمەندایی
کە بە دەرەجەی وەزیرە جگەڵە ئەوە ئەمڕۆ لە هەمووی دەستگاکانی وڵاتین هەرچەندە رازی نین جارێ کەلتوری زمانی پێشوو جارێ ماوە زۆر چۆن و دوای استئثار بە سڵتەت ینی استفراد بە سڵتا هەر هەیە جارێ بەڵام دیسان 100 قات باشترە لە زمانی سەدام ئەمما وەزعی ئەمنیەت وەزعی اقتصاد وەزعی مافیات ئەو بەرقەراربوونی قانون ینی سڵتەی قانون جارێ ماوێتی ئەمە تەأسیری کردیە زۆر لە ئێمە و زۆر جار ئەعلام استهدافمان دەکا بەر لە نەختێکە جۆم لە جەنابەت بوو کە ئەڵێ دوو تەقینەوە لە بەغا دەیان کەس کوژراون هیچ یەک نەفەر مەسیحی نەکوژراوە لە بەغا ئەو وکالەی ئەمباکە ئەو قسەی دەری کردیە درۆ دەکەن ئەی پیە ڕۆژنا ئاژانسی دەنگ و باسی ئەسۆشیێتد پرێسە بازار تەقێنراوە لەوانەیە 400 متر دووری کەنیسا یەک نەفەر مەسیحی نەکوژراوە بەڵام دیسان ئەعلام هاوارەکە مەسیحی کوژران و هەڵاتن و يعني بتأكيد وأم علامة خدمتي دجمن دكا خدمتي دجمناني مسيحية دكا أم إعلامي غير دقيق أم إعلامي برزنا دمكنا ما دكا زياتر لا تيرورستان لصال 2010 لسيدة النجاة تا أمره مجموعة جرائم دجي مسيحية كان نابت الدم دا جريمة أو جريمانش لوانيا حوت هشتك طابعي جريمة عادي بو مافيات بون دز وجرده بون بو بارا خلقيان فرانديا یان بۆ ئەتاوات و یان بۆ جەریمێک ینی ئەتیادی ئەمما لەوانەیە یەک دوو جار لە مووسڵ بە تایبەتی استێدافی دینی بووە لەو ئیفراتیون و وەهابیەتی کە ئەتوانێت بڵێ تێرۆریستانی مووسڵ بووە بەڵێ باشە بەڕێز جونادم کەنا جەنابەت بە یارمەتیت جەنابەت پێم خۆشە زیاتر باسی مووسڵ بکەین و ئەو کە مەسیحی ژمارەی زۆریان مووسڵیان بەجێشتە بەڵام پێشەوەی باسی ئەوە بکەین با ڕێگە بدەین پەیامنێرمان گۆران تۆفیق لە بەغدا پایتەختی عێراق دەگەڵماندایە و سەبارەت بەو تەقینەوانە زانیاریمان دەداتێ گۆران ئەم کاتت باش گۆران کا گۆران دەگەڵماندای دیارە گۆرانیش جوۆی لە ئێمە نابیتن بەڵێ گرفتم بەڵێ بەڕێز جونادم کە با ئیجازەی جەنابەت بە یارمەتی جەنابەت بوونی مەراسیم هەر کەس چۆتە ماڵی خۆی لە بازاری بەغا نزیکی کەنیسەی ماریوحەنان دووری 200 متر هیچ علاقە بە کەنیسەوە نەبوو هیچ علاقە بە مەسیحەتەوە نەبوو بەڵام ئەو منتیقەیە ناسراوە تاریخی مناطقی مەسیحیەت بەڵام ئەمڕۆ لە بازار تەخێنرا چەند کەسێکی خەڵکی ئەو منتقا بێگوناح کوژران استینکاریەوەکەین و داوا لە حکومەتی عێراق دەکەین تەحملی مەسئولیە خۆ بکە بەرامبەری فەقیر و جاران بەری و ئەبریا کە کوژرێنەوە بەڵام مەسیحیتیان نەبوو ئەمە شتەکە مختصر بوو بەڵام منتقە زانراوە بە مەسیحیەت لەبەر ئەوە یەکسەر کوت و پڕیات یەکسەر گوتیان دەیان کەس مەسیحی کوژراوە کە یەک کەس مەسیحی نەکوژراوە لەوێ بەڵێ باشە پەیوەندی دەگەڵ گۆران دروست دەکەینەوە بەداخەوە پەیوەندیمان پچراوە بەڕێز جونادم کە نادەنابێت دەکرێت بە تایبەتی باسی باری مەسیحیەکان لە مووسڵ بکەیت خۆ ناتوانین نکۆلی لەوە بکەین کە مەسیحیەکان لە مووسڵ بەمە بەس کراون بە ئاماند و ژمارەی زۆریان بەدەرچوون بەڵێ مووسڵ دوو سەبەبی هەیە یەک ئەتوانم بڵێم ڕژێمی باش کە جارێ زۆر ناشیتە لە مووسڵ جگە لە ئەوە تێرۆریستان ناشتن لە مووسڵ مکوناتی ئەساسی کە مستهدفن مکونی یزیدی ڕقم یەک مکونی شەبەکش لەگەڵی دوو مکونی مەسیحی ڕقم سێ ئەم شارە فقط ناو داخلی شاری مووسڵ مجمعاتی یزیدیەکان و شەبەک زۆر مستهدفن وبالتأكيد ئەمە ینی جێگای ینی ئەسەفە کە تا ئێستا ئەمنیەت نەچەسپراوە ینی جارێک قانون لەوەی نییە چونکە دەسەڵات دارانی مووسڵ سێ لایەنە یان چوار لایەنە عەفوەن سێ لایەنی ڕەسمی و دوو لایەنی غەیری ڕەسمی لایەنی ڕەسمی یەکەم حکومەتی ئیتیحادی بەغایە کە قوواتی ئیتیحادی لەوێ هەیە لایەنی دووەم مووسڵ خەڵکی مووسڵە لایەنی سێوەم پێشمەرگەی هەولێرە ئەمە سێ لایەن ڕەسمی لە محافزەی دێنەوەن جگە لە ئەو سێ لایەنە دوو سێ لایەنی تر ئیرهادی ئەتوانم بڵێم داعشە لەگەڵ لازانم بەعسیەکان هەر هەمویان فاعل ناشتن لە مووسڵ لەبەرەوە مەسئولیت ونە ینی نەزێنرا ناتوانانی کۆنتڕۆڵ بکەیت شوێنی کە هەولێر و سلێمانی و مناطقی تر هەودهۆک بەرقەرارە بۆ چونکو یەک مەسئولە یەک لایەن مەسئولە ئەو ئەتوانێت کۆنتڕۆڵ بکە باش بەباشی بەڵام مووسڵ ئەم لایەنانە هەر هەمووی لەوێن بە قوواتیان بە پێشمەرگا بە پۆلیس بە ئەسایش تۆڵم بڵێم بەغا مووسڵ
پۆلیس ئەنواع ئەشکالی پۆلیس ینی وادە فەرمووی لە قسەکانی جەناب دواتێ دەگەم کە هاوکاری نیە لەبەرەوەی کە ناتوانن هاوکاری نیە دوایی بەغا بۆ خۆ ئیشەکە خەڵکی مووسڵ بۆ خۆیان ئیشەکەن اینجا لەبەر لەبەرەوە دژمن ئێرهابیون ئەتوانن تەغرات بۆ خۆیان بدۆزن ینی مەجال بۆ خۆیان بدۆزن جەرائیمی خۆیان بکەن لەوانەیە هەندێکی لەو ئەتوانن بڵێم جەماعات کە لە عەملێ سیاسین کە باجی ئاخر مۆدێلیان لە جیرپانە ئەتوانێ ینی چونکو دژی عەملێ سیاسیە هەرچەندە قاچێکی لە عەملێ سیاسیە قاچێکی لە دەرەوەیە ئەتوانێ هەموو شتێکە وەکو تەغرا ئەمێنێ نازانی جەریمە ونە بێتەوە بەڵام دیسان ئەگەڕێمەوە ئەو سێ لایەنە فەقیرە ئەو سێ مکەوینە ئێزیدیاتی لەگەڵ مەسیحیەت و لەگەڵ شەبەک زیاتر لە هەموو لایەکە مستهدف لە شاری مووسڵ ئەتوانن بڵێن تەطهیر عەرقی بووە کلینزینگ لە شاری مووسڵ. باشە زۆر سپاس وەک دەڵم پاکتاوی نژادی جۆگرانی خۆشەوی جۆتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە ئێوەی بەڕێزی دەتوانین بەشداری لەو بەرنامەیە بکەن بە ژمارە تەلەفۆنی 1202 619 3062 بەڕێز جونادم کەننا ئەندامی پەرلەمانی عێراق نوێنەراتی مەسیحەکان دەکات لەگەڵماندا هەروە هەوڵمان داوە کە بەڕێز ئەکرد مراد نووسەر و ڕۆژنامەوان جێگری سەرۆشی یەکەتی ئەدیبان و نووسەرانی سریان بینە سەر خەت بەڵام بەداخەوە خەتەکانی تەلەفۆن خراپن و هەروە نەمانتوانی ئەو پەیوەندێش لەگەڵ پەیامنێرمان گۆران تۆفیق دروست بکەین بەڕێز جونادم کەننا بۆ خۆتان دەزان هەوڵێک هەبوو کە هەرێمێکی تایبەتی بۆ مەسیحیەکان پێک بهێنرێ و بۆ خۆیان بەهێزی خۆیان پاسەوانی لە خۆیان بکەن ئەم هەوڵانە بۆ سەری نەگرت. پێشەکی دیسان ئەڵێم یعنی ئەعلام و ڕاگەیاندنی غەیری دقیق دژی ئێمەیە کەس هیچ ڕۆژێکا هیچ و هیچ ئینسانێکی لە وڵات عەقل لەسەری هەبێ ئەوە داوای نەکردیە ئەگەر چەند نەفەرێکی دانیشتووە لە ئەمریکایان چەند نەفەر گراسویت ئەو قسانە قسەیان کردی ئێمە داوای ئەوەمان نەکردیە ئێمە لەلایەنی ملەتی خۆمان هەڵبژێردراوین نوێنەری ملەتی ئێمەین وەکو پەرلەمانتار لە بەغا وەکو پەرلەمانتار لە هەولێر هیچ ڕۆژێکە هیچ حزبێکە لە وڵات داوای ئەوەی نکردیە ئێمە ئەوەی داوامان کردیە محافظەکی تازە دروست بکرێ ئەو محافظە بۆ مەسیحی نەبێ بۆ هەمان خەڵکی ئەو منتیقەن کە دیسان هەرسێ ئەو مکەونەکە باسم کرد چه ئێزدیاتی چی شەباک چ مەسیحیەت چه عەرەب هەندێکی عەرەب و کوردی سنە یان مەسەلەن تورکمان کەم هەر هەمویان پێکەوە چۆن ئستا وەکو نسیجی مجتەماعی چۆنە هەر وەک خۆی بمێنێ بەڵام لەو تەفریقە و تەفریقەکاری خەڵکی مرکزی شاری مووسڵ لێ قورتار بن میزانیەکەی معلوم بێ ئیدارەکەی پۆلیسەکەی زەوی هەموو شتێک معلوم بێ دەختێکە تەتەوور و تەنمیە ببێ ژیان ئێستا من لە شارۆچکەیەکم لە قەرەقۆش لە بەغدێدا ینی بەداخەوە بڵێم گەڕاوەتەوە 6 ساڵ لە دواوە لەبەر سیاساتی مووسڵ لەبەر سیاساتی بەغا چونکو بەداخەوە مەجاریان دەست پێ کردیە بەبێ خەریتا بەبێ تەسمیم ئستا هەر هەمووش کۆڵارەکان قڕن بە هاوین هەر هەموو کۆڵارەکان خۆڵ و تۆزن و تەفریقە و تەمیز تا ئەسمانە هەموو ساڵێکە 50% لە میزانیە دەگەڕێتەوە بەڵام پارە بۆ ئەو مەناتیقانەی یەزیدیەت صرف ناکرێن پارەی منطقەی مەسیحی صرف ناکرێن باشە جەناب چێ ببات خەتابات دەزانن بکرێ محافظە دەوری 400,000 ئینسانە 4000 کیلومتر مربعە وەکو لە کەربەلا گەورەترە لە بوسەنە گەورەترە حەقیانە طبیعی و دستور ئەو حەقە زامینە بۆیان. بەڵێ جارێکی دیکە هەوڵ دەدەینەوە دەگەڵ گۆران قسە بکەین گۆران جوتان لە ئێمەیە گۆران زۆر بەداخەوە دەتوانێت گەر شوێنی خۆت بگۆڕی با جۆمان لە دەنگت بێتن بزانین دوا دەنگ و باز لەسەر تەقینەوەکانی ئەمڕۆ بەغدا بماندێ کاگوران زۆر بەداخەوە جۆمان لە دەنگت نابیتن داوای لێبوردنت لێ دەکەم هەتا ماوەیەکی دیسان دوای هەڵدەدینەوە پاش 5-6 دقەیەکی کە بتێنینەوە سەرخەت زۆر بەداخەوە جۆمان لە دەنگت نابیتن زۆر سپاسە دەکەم دەگەڕینەوە لای بەڕێز یونادم کەننا ئەندامی پەرلەمانی عێراق بەڕێز یونادم کەننا جەنابەت دەتەوێت بە شێوەیەک ینی وەکو دەڵێن باری مەسیحیەکان باشتر بکرێ بە پێی راپۆرتەکانی ڕۆژاوە جەنابەت زۆر ڕەخنت لە میدیا هەیە بە پێی راپۆرتەکانی ڕۆژاوە ژمارەی مەسیحیەکان لە 2003 زۆر کەمتر بۆتەوە لە عێراق تەنانەت هێندێکیان نەکە ڕویان لە هەرێمی کوردستان کردە دەرەوەی وڵات جەنابەت دەکرێت بفەرموویت ژمارەی مەسیحیەکان ئێستا چەندە ئایا کەم بووتەوە لە دوای شەڕی 2003 شەڕی داگیرکرانی عێراق لەو بارەیەوە چ دەفەرمیت جەنابەت دیارە پشڕازنی لە میدیاکان لە دەستگاکانی ڕاگەاندن وڵای میدیا داوای لەبوون دەکەم ئەتوانم بڵێ میدیای دوشمنی عملیای سیاسی زۆر بەقوەتر بوو لە میدیای ئەو میدیا کە پۆزیتیڤە چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا
ميدياي جزيره وشرق الاوسط او جزيره وشرقيه وفلان فلان كدشي عمل سياسيه هوان زور بقوه تقول بروا دائما عراق وكو لو حيش الرش وكو تاريخ ديار ذكر بله اما اوي باسد كرت راستا مجماري مسيحي كان عراق صالي 1987 اخر احصائي 87 لمليون و600 هزار نزيق بو بلام امره من شك ابم بين 600 هزار زياتر وكم تر نختكا به نبي اما راستا دوري 45 رصد تا 50 رصد او مكونه اتوان بلم يا كوتش كرديا بمؤقتي يا كوتش كرديا بو امريكا واستراليا وكندا واوروبا بله اما راستا حقيقتك كالتوري تمييز عنصري كالتوري استعلاء ديني قومي جارتا استاهر بردوام الاولاد هرجندا قرنكاري هاتوا بيش بلام زياتر ل 600 هزار لو كسانا زياتر ل 600 هزار زماني صدام حسين كوتشان كرديا دواي نو يك نو دو كدسي بكر بحمله ايماني وتي باسي حمله ايماني كرد بلام حمله شريائي بو مجرد أوبو كليدرا الكويت ويستي عالمي إسلامي كسبي بكابو خوي أو شعارات هاليقر الله أكبر لا علم نوسي إن جاءت وأنا بلين شنكو مجال نبو مسيحية كبت لخارجية ولا دفاع ولا ولاء لا حكمت لمناصب سياسة وهم بزنس بو كأوي كرد إن جا بزنس كان ينشتكسو لبرا مجال إجيان ما بويان جيغلا هيك كس مطمئن نبو لا آيندا كشد قومي شري اول لقى ايران بو شري اليوم لقى الكويت بو شري لقى الاهوار وخلقي اهوار وكردستان بو ان كسنا دزاني كي لقى الشيء شركه مستقبل لبر او تاثيري كوي كنكو ام فرصتي جانبو هم التهديد يشبو مستمر بو كو حكمي كي رجيم كي فاشيست ودكتاتور زياتر ل 600 هزار انسان برلا 2000 كوتشان كديا او 250 600 هزار تر 2003 كوتش كرديا لبر يك استهدافي دروا اجنداتي دروا متشددين فناتيقي اسلاميك دوهم لمافياتي لولات سوام نبوني بروسيجيان شوارم خدمات ناريبوني وكو باسم كرد قرقوش استشي وضعك والى اخره شوار بين سبب كو ابنوا بو او كوتش كرد بلام شون ياتي دروس كردني وضع بو مسيحيات برايي من مسيحي جزء كلا مكوني عراق يا جزء كلا مكوني هريمي كردستان اگر وضع لو شونا لو منطقه باش به تنميه به فرصه عيشه به امن واستقرار به انسان مطمئن بلجاني ومالي خوي كسكوشنا كتو بعكسه اقتصادي العراق برو استنى ودشي اقتصادي اوروبا برو خواره ويا بعكسه ودبه كوش كردن هجرت لاوروبا ولا امريكا برو العراق به الجد مينته وكي ايما توانين صلح ومصالحه كباسم كدله بسنتها بصلح ومصالحه هيج استغنات يعني يمكن لمولاتا يعني مالكيا غير مالكي ناتواني امن واسايش ولاد برقرار ده اجر مصالحه نبي لنا اولاد اجر ايمانيا بتعدد النبي اجر هم الروج قسنا شيء على لصراع بالتاكيد ناتواني ولاد لتنميه بيناتنا اولاد اشتي برقرار بيناتواني فرص جيان وتنميه واستثمارات نابل اولاد ان جاء اجر رقميك او لوتيك دبي ولاد بيت بيش برو فاشي برو صلح برو مصالحه برو استقراري وضع بقشتي بدوا اگر بوها سياسيا مستقر امنيا مستقر ابي اگر بوها مستقر امنيا دبيت التنميه ودبيت الاستثمارات دبيتها مشتك فرص جيانو وفي سلطه قانون بين كولان لشارع نوك سلطه بيليشيات بي نوك سلطه مافيات بي او جاء مسيحيات حالي عراق همو عراقي كان چونكو دستوري اساسات خاد لدستوري صدام حسين باشرا البلام وضعي امني وسياسي مربكه مرتبكه يعني دبي خمان بباريزين لو ظروف اقليميه لمنطقه ظروف اقليميه لمنطقه زور تاثير لسم عندك او جهاديه كان بناوي جهاديات كجهاديين قتلوا مجرما لسوريا شو مذهب هذا كان ولا مصر ولا العراق لا همو شلون كديانه دبي ولاد براو تعدديات بشي براو اشتي براو مصالحه براو بالقرار بوني اشتي وصلح بله برای نادم کنه چونچی خود دزانی امروز جشنی چی یک زور پیروز للای مسیحی کام پیم خوش بزیاتر باسی پیوندی کاملایتی کانیش بکن دیاره دکترتن تناند اورو راپورتم دخوان دو تناند لولات چی گوری کو ولاتی گرتو کانی امریکا مسلمان کان حول دادن دقل دوست و برادر کانیان دیو دیاری آلوگور دکن بوی که اوانیج ام جشنه به رزلم جشنه دکرن ای باشه لعراق تونا آیا لروجه چی آواده ام جشنه تنهایی مسیحی كان يعني وكودلن للروانجي كوملايتيك وبيوند كان وند بهيزن كتنانات مسلمان كان يججن بقرن
بالرأي من أنجزنا تائستا يعني دويني من لهولير لعنكاوبهم جنابي محافظ ناطق الرسمي حكومة هريم مسؤول لقي برادران بارتي يعني مسلمان اشتغل ما نقول كنيسة لبغاش عمار حكيم سيد عمار كسروكي مسالايا لقى الغيبي ولقى الباترياركي على كلدان عراق تيكا ولا كنيسة بون أم بيانية ما بس يعني علاقات اجتماعية مشكلة من بينية مشكلة كأحزاب حاكمة فسادة دعائي أو خلافات سياسية أو أنا مشكلة يعني كوميونيتي مشكلة نية بينيك كردو أسوري بمسيحي مثلا عرب مسيحي كان بنيش مشكلة مجتمعي مانية بلام دستورداني درا ولا قال فناتق كاني أم لا أو لا لقى الفسق وفسادي كما موجودة لمنطقة أو هي مشكلة كولاد من جاء توانين بلهم بيشكي يكم جارة بالرسمي لهرمي كردستان 25 مانك 26 مانك إعلان كرا عطلة رسمي بهمو خلق كردستان يعني همو خلق كردستان وكبل احكي يعني مشاركة لم ججنا يا المان العراق روجي 25 قش سر تاثر العراق عطلة رسميا إن جاء توانين بلهم أو مشكلة تمانية بعكسها إما توانين بالعكس تيكوجيان زور متاحة تاريخيا ومستقبل من قدر من تيكويا دبي تيكوا علاج بو مشكله كان يخوم بكينوا ري ندينا انساني خلقي قانون بك تجاوز السرعه بخلقي بك حقي خلق بخوريتها تفرقه نبي ثلاثه تعيينات او هي مشكله كمان يعني الحكم الرشيد بله برز ينادم كنا ديار هر قرفتي تلفون كان من بداخو زور بداخو بردوام داوي لي بردن لجنابتو لميوان كان مو لبيامنيرش من دكن بلان بيم خوش بباسي وش بكي جناب دلي بيوندي كومالاتي كان زور تاكن هيت شيك دو دانيا ببي قصة كاين جنابت بلان آية بوني مونا بابلين آية لا روجي يعني ججني لدايق بوني مولود ججني حضرتي محمد ججني بيروز للاي مسلمانة كان آية بوشي ويش كمسيحية كان دبينين كأم ججنة بقرن ما بس مو كأم بيونديانة تندقولن نيوان بيكاتا كان يعني سان دقريمو على المشكلة بيني بيكاتا كان مشكلة نية لأجر أوان مثلا ريبدا لمولد النبوي به ل 40 به لمراسم شيعة به هيك مشكلة نية مثلا داني يكتر كين اعتيادية زور اعتيادية ومراجعي مسيحية مراجعي مسلمانان دانستان دنيا هي معدل ودواي هندك سهن أتوانم بلين زور حوارين لمجالسي مصالحة كوين ودانستان دن بردوام لقليك بلام دیسان ئەڵێم دەستێ وەردانی دەرەوە فەناتیقەکانی دەرەوە ئەجنداتی دەرەوە زۆر خراپە بۆ هەمومان نەک تەنها بۆ مسیحیان. باشە زۆر سپاس دەکەم پەیامنێرمان هومەر فەرهادی لەسەر هێلی تەلەفۆنەکە هومەر فەرموو. ئەو کاتتان باش و پیرۆزانە لە هەموو برا کریستیانەکە سەفەری جیهان و بەتایبەتی لە هەرێمی کوردستان من کاژۆنادۆ مسەرخەتەوە بزانم ناکەکە وەرنیدیراوە بزانم دەڵێم کاژۆناتەم بەخۆی لو ماوەی دیار راپەڕین بەتایبەتی ماوەی زۆر لە هەرێمی کوردستان کاری کرد وەکو حزبێکی سیاسی و شارەزای ئێرەیە دەزانی دەری کورد لە هەرێمی کوردستان و چ لە هەر پاسێکی کوردستان بێ وەکو گەلێکی سەمبیدا قبولی نەکردووە بە هیچ زۆرێک هیچ ئاینزایەکی چ مەسیحی بی چ کاتی خۆی جوولەکە هەبوو لێرە چ یەزیدی چ ئەوانی تر ئەوە بکرێن ئێستاکە ئەو ڕۆژنامەی هەولێر هەیە کە ڕۆژانە لە هەولێر دەردەچی شارۆچکەی عەنکاوەی کە مسیحی نشین شارێکی شارۆچکێکی زۆر کۆنە ئەوانە هەر لە کۆنەوە لێرە بووینە بە فاتیکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وەسف دەکاتن ئەوەندە لێ بردێنی و بەین خۆشی پەیوەندی ناوان کورد و بەڵێ کاکومەر بە کوردی فەرموو ئەو جاراوەی پێ چۆنە یانی کاکە یۆناگەم کە وەبزانم کە نیشانەی ئەوەیە کە یۆنا گەلی کورد ئەو جیاوازیە بەڕاستی نەبووە لەگەڵ نەکە لە ناوچەی عەنکاوە هەتا لە ناوچەکانی ناوچەی بادینان و ناوچەی شاری نەیناوای پێبرێن و کوێ لەگەڵ کورد مسیحیەکان هیچ کێشێکیان نەبووە حتا لە سەرەڕای جیاوازی ئاینیشیان نەپیرۆزایی دەکەم بۆ دووبارە لەیان و هەر خۆش بنیاخۆ. بەڵێ بەڕێز نادم کە ناهیز تێبینیتان هەیە لەسەر قسەکانی پەیامنێر هومەر فەرهادی؟ نا هیچ تاریخێکم نییە و ڕاستە ئێمەنیش ئێمە تقریبا 10 ساڵ و شتێکە من لە وەزیر بووم لە هەرێم و زۆر خزمەتیمان کردی هەموو شوێنەکە سەر تا سەری هەرێم و علاقاتی ئەمڕۆ دوێنێ نییە تاریخیە بینمان دیسان دەگەڕێمەوە ئەجنداتی دەرەوە دەستێوەردانی دەرەوە فەناتیقەکانی دەرەوە نەیەنە پێش ڕێ نەدرێتە بۆیان هیچ وشیلەمان لەگەڵ یەک تفریقە نەبێ لە تاعینات تفریقە نەبێ لە فرسەتی بزنس و ئیش و ئەو شتانە يعني با یەکسانی سێر بکرێ بە هەموو شتەکان ئەو مشیلەمان تەنهایە تەجاوزات هەیە لەم لالەولا
او تجاوزات انا قابل علاج بزوي يعني هیچ مشكله نیە بەڵام خەڵک تجاوز نەکردی ئەگەر پشتی بەقوت نەبێ بە مەسئولێکە یان بەلایەکە ناتوانێت تجاوز بکات لەسەر خەڵک. بەڵێ دیارە دەرهێنەری بەرنامە پێم دەڵێتن کە گۆران تۆفیق هاتووەتەوە سەرخەت بزانین ئایا ئەم جار دەنگی باشترە یان نا. گۆران ئەم کاتت باش تۆزێ باشترە گۆران کە من لە سەرەتای بەرنامە باسی ئەومان دەکرد کە مەسیحیەکان کراون بە ئامانج بەڕێز یۆنادم کەنا ئەمەی دیار بوو زۆر ڕەخنەی لە وەکو دەڵەن ئاژانسەکانی دەنگ و باز بوو سەرچاوی ئێمەش ئاژانسی دەنگ و باسی ئەسۆشیێتد پرێس بوو دەکرێت زیاتر بۆمان باس بکەی کە ئەمڕۆ ئەو تەقینەوانە چۆن بوون و چ لایەنێک ئایا کرابوون بە ئامانجیان نا بە تایبەتی مەسیحیەکان فەرموو. زۆر بەداخەوە دەبێ لێ بگەڕین ناتوانین بەو شێوە لێ بگەڕین گۆران قسە بکات. بەڕێز یۆنادم کەنا بە گشتی جەنابەت ئەگەر داواکاریەکەت هەبێتن ینی لە کاربەدەستانی بەتایبەتی هەرێمی کوردستانی عێراقیش و لە عێراقیش بەگشتی چ داواکاریەکەت هەیە کە بتوانن زیاتر کەمایەتەکان تەنها مەسیحیەکان نەبی وەکو جەنابشت باست کرد شەبەکەکان یان یەزیدەکان زیاتر حەز بە ئازادی بکەن زیاتر بەشدار بن لە کاروباری ڕۆژانەیان زیاتر ڕێزی ئاینیان بگیرێتن و خزمەتگوزاری زیاتریان پێ بگات. پێشێکی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و ڕێژ احترامان هەیە بۆ برادران بۆ دەسەڵاتداران بۆ حزابی پەرلەمان لیستەکانی پەرلەمان کە سەرکەوتوونەت ئۆمیدوارین کە دامەزراندنی حکومەتی داهاتوو وابێ کە بتوانێت خزمەتی خەڵک بکە بتوانێت ئەو کەم و کۆڕی کە ماونەتەوە معالەجە بکرێتەوە و دوایی هیچ لایەکە ئیقسا نەکرێت لە شەراکەت و لە مشارەکەت وەکو باسم کرد ئێمە قەدەرمانەوەیە پێکەوە بژین دەبێ معالەجەی مشکلاتی خۆمان بینی خۆمان بکەینەوە بەبێ ئەوە کە محتاجیەکی تربین دوایی ڕێ نەدێنە جەماعەتی دەرەوە دەستێوەردانی منطقە بکەن و دەست نەدرێت مەجال نەدرێتەوە متطرفین و متشددین بیسەن ئەو کۆمیونیتی ئەو مجتەمەعە تێک بدەن بەو تەوەجوهاتی تەشەدد و باڵێ زۆر سپاس بۆ هەموو شتێک بۆ وەختان. بەڵێ ئێمەش بەڕاستی جارچی دیکە سپاسی جەنابەت دەکەین کە لە جەژنێکی پیرۆزە جەژنی لەدایکبوونی حەزرەتی ئیسا لە ئێوە پیرۆز دەکەین هەروەها لە هەموو مەسیحیەکان پیرۆز دەکەین و هەروەها داوای لێبوردنیش لە بەڕێزەکەت مراد دەکەین کە نەمانتوانی پەیوەندەکە لەگەڵ دروستکەین دیارە بەهۆی خراپی خەت بوو هەروەها نەشمانتوانی زانیاری ورد لە پەیامنێرمان گۆران تۆفیق لە بەغدا وەربگرین بۆ بەرنامەی داهاتوو کە دوو کاتژمێری تر دەبێتن ئەم زانیارانە دەدەین بە جۆگرانی بەڕێز. زۆر سپاسی جەنابەت دەکەم بەڕێز یۆنادم کەنا نوێنەری مەسیحیەکان لە پەرلەمانی عێراق بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕەهەندی پێشهاتەکان. زۆر سپاس زۆر مەمنون. ڕەهەندی پێشەتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.